سەرۆکی کۆمەڵەی کێڵگە پەلەوەریەکانی سلەیمانیە ئەو دەڵێت لە ئێستادا پەلەوەر بە تەواوی مەترسی هەرەسێنانی لەسەرا بەهۆی ئەوەی نرخی عەلەف لە ماوەی 2 مانگدا بۆ هەر تۆنێک 100 دۆلاری چۆتە سەر چونکە چاودێری لەسەر کارگەکانی دروستکردنی عەلەف نییە هاوکات نرخی دووچک بە هەمان شێوە نرخەکەی گران بووە و لە ئێستاشدا لە 35 هۆڵەکانی کێڵگە پەلەوەریەکان چۆڵن. لە ماوەی 1 مانگ و نیوی ڕابردوودا 1 تەن عەلەف 100 دۆلار گران بۆ لەسەر خاوەن پرۆژەکان یەک جووسکێک لە 35 سانتەوە بۆتە 85 سانت دەرمان و ڤاکسین و ڤیتامین و ئەوانە گران بووە واتە ئەمە کاریگەریەکی زۆریە بێ لەسەر خاوەن پرۆژەکان بەداخەوایڵێم لە هەمان کادا کە ئەتوانم بڵم لە 140 بۆ 135 هۆڵەکانی هەموو هەرێمی کوردستان نەک ئەم کێشە و گرفتانە لە پارێزگای سلەیمانی هەبێ لە سەرانسەری عێراقەیە بە تایبەتی لە هەرێمی کوردستان هۆڵەکان چۆڵە لەبەر ئەوەی جووسکیان دەست ناکەوێت بیکەنە ناو هۆڵەکانەوە. نەخۆشیشمان زۆر زۆرە ئێمە لە تەواوی عێراقا نەخۆشیەکان بە عام گەمبۆرۆ کە ڤایرۆسن جۆرێکی ڤایرۆسە ئایبی جۆرێکی تری ڤایرۆسە و نیوکاسڵمان هەیە ئەمانە زەرێکی زۆر لە خاوەن کێڵگەکانیان. بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی سلەیمانیش لەبارەی کێشە و گرفتی خاوەن کێڵگە پەلەوەریەکان دەڵێت بەرزبوونەوەی نرخی عەلەف لە دەسەڵاتی ئەواندا نییە چونکە لە جیهاندا نرخی پێکهاتەکانی گران بووە. بەرزبوونەوەی نرخی عەلەف زۆر لە دەسەڵاتی ئێمانە بەڕاستی ئەوە ئێمە ئەکرێ پێداچوونەوەیکی پیا بکەین پێداچوونەوەی بە خاوەن کارگە عەلەفەکان ئەمانە با بزانین تا چەند ڕێژەی چەند قازانجی چێتە سەر ئەوان ئەتوانین ساڵانە ئێمە هەرواشمان کردووە باگمان کردوون لە وەزارەتە قسەمان لە گەڵا کردوون ڕێژەیەکمان پێدا بەزاندون لیژنەی باڵای پیشەسازی پەلەوەریش دروست کراوە کە بەڕێ جەنابی وەزیر خۆی سەرپەرشتێکە و لیژنەیەکی فراوانە ئەوان ئەتوانن داواکاریەکان بەڕاستی وەکو خاوەن کارگە عەلەفەکان لە ڕێگەی کۆمەڵەکانەوە بێ ئەتوانن داوای بڵم خاوەن داوازنەکان ئەتوانن داواکاریەکان یا پێشکەشی ئێمە بکەن یاخۆ پێشکەشی ئەو لیژنە باڵای بکەن تا لەوێ دانیشتنیی لەسەر بکەین و بڕیارێکی لەسەر بدەین. بەوتەی خاوەن کێڵگە پەلەوەریەکان ئەگەر حکومەت هەرێمی کوردستان و بەرپرسانی وەزارەتی کشتتوکاڵ و لایەنە پەیوەندیدارەکان بە زووی هەوڵی چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیان نەدەن ئەوە کەرتی پەلەوەر لە هەرێم مەترسی داڕوخانی هەیە بۆیە داوا دەکەن چاودێری بکرێتە سەر کارگەکانی عەلەف و نرخ بۆ پەلەوەر دیاری بکرێت بۆ ئەوەی چیتر ئەو کەرتە بەرەو داڕوخان نەڕوات و خاوەن پرۆژەکانی پەلەوەر بەرەو مایە پووچ بوون نەچن. هێمن کەمال کورسات نیوز سلەیمانی